لسر روشا لبناني بتايبتي ام راد وستنكو لورجي روش آلوزة بمباباران هيا شار جبور سروكي راگهاندنه یه پارتیا هزا لبنانی جبیروت میوانه میا برای زودم باش به سپاسون میوانه رو داوینه بمباران لبیروت هیا جیان لبیروت انها چاوایه ژیان لە لوبناندا ژیانێکی سروشتیە بە پێچەوانەی ئەو وێنەی کە لە دەرەوە بڵاو دەکرێتەوە دوو بەشەیە پێویستە بە دۆدەچوونی یەکەم ئەو ناوچانەی کە بە ئامانج دەگیرێن ناوچەی حزبوڵڵانە بەداخەوە برایانی شیعە لە لوبنانە ئەوانە بە ئامانج دەگیرێن بەهۆی کۆنتڕۆڵکردنی حزبوڵڵا بەسەر ئەو ناوچانە بەڵام سیرکە ناوچەکانی دیکە ژیانێکی زۆر سادە و سروشتی بەڕێوە دەکەن لە کارەکان ڕاستە قوتابخانەکان وەستاون بەهۆی هۆکاری ئەمنی و هەندێک بابەتی دووری بەڵام ژیانی ڕۆژانەی خەڵک ئاساییە دەڕوە بەڵام تەنیا و ناوچەیە نەبێ کە حزبوڵڵا تێیدا باڵا دەستە باشە حزبوڵڵا کاریە ڕوبڕووی وان ئێریشێن ئیسرائیلیان چەند ڕۆژان ببە لە ڕاستیدا حزبوڵڵا ئەوەی دەیکا کارە ساتێکی گەورەیە باشە بۆچی وایە جەنگ ڕەوایە باشترین جەنگەکان ئەو جەنگانە دەبێ هاوسەنجی هێسە بێ کاتێک کە تیپێکی دیاریکرا و دەیەوێ جەنگێکی دیاریکرا و بکات لەگەڵ هێزێکی دیاریکرا و دەبێ پێشتر بزانین ئایا دەتوانی توانای ڕوبەڕووبوونەوەی هەیە بەداخەوە ئەوەی هەیە حزبوڵڵا جەنگ نییە ئەوە تاوانە باشە بۆچی چونکە دەبینین لە 2023 لە مانگەی ئۆکتۆبەر دەبینین کاتێک کە ئیسرائیل دەبینین کە و جەنگەی دەبینین بەرپەرزدانەوەکانی بریتیە لە وێرانکردنی بەشێکی لوبنانە هەروەها لە ساڵی 2024 بە هەمان شێوە ژمارەیەکی زۆر سەرکردەی لەدەستدا ئەو بە چاوی خۆی دەیبێنێ لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا چی بەسەر هاتووە کاتێک کە دەست پێشخەری کردووە شەڕی بەرپا کردووە دوای چی بدەبینین لە 2024 دوای کەوتنی ڕژێمی ئەسەد کە پاڵپشتی بۆ ئەو فراهم دەکرد شەوا دەرباسبووی ئیسرائیل داکەتنەکە یا بەژەهەیە هێزان لە ناوچەیە بیقاعیا لبنانێ پێک ئانیە ئەنجامێ چ بوونە گەلۆ دەگوترێت ڕووفاتی یەکێک لە فڕۆکەوانەکان ناوی ئەرحۆنە ئەوی بردووە ئامانجەکە بۆ ئەوە بەڵام دەبینین حزبوڵڵا دەستەوەستانە ناتوانێت هیچ بکە هەندێک موشەکی ئاراستە کردووە کە هیچ نییە بەهۆیەوە دەیان خەڵک ئاوارە بوونە ژێرخان لە بەین چووە خانوەکان لە نێو براون هەڵوێستی لوبنان بە فەرمی ئەوەیە کە ئەوەی کە حزبوڵڵا دەیکا سەرکۆنە کردووە و داوای کردووە دەبێت چەکەکانیان دابنێت و ڕادستی دەوڵەتی بکە نە لە ڕووی سیاسیەوە نە لە ڕووی سەربازیەوە نە لە ڕووی جەماوەریەوە قبول کراو نییە بەڕاستی دەبێت ڕوویدا ئەرتێشە دەولەتێ بخوا یا حکوومەتە یا لبنانێ نکارە کۆنتڕۆلا حزبوڵڵا بکە سوپای لوبنانی هەوڵ دەدات دۆخەکە کۆنتڕۆل بکە ئێمە بە درێژایی چەندین دەبینین کە حزبوڵڵا بڕیاری دەوڵەتی بەدەست بووە بە ئارەزووی خۆی بەکاریهێناوە گەلی لوبنانی بە شێوەیەکی دیفاکتۆ لە ژێر داگیرکاریەک بووە کە لە ژێر هەژمونی ئێران بووە حزبوڵڵا جێبەجێ کردووە ئێستا سوپای لوبنانی پەیتا دەیەوێت کۆنتڕۆڵی تەواوی ناوچەکانی لوبنان بکات پێویستە ئەمە پەلەی تێدا بکرێت لەلایەن سوپای لوبنانیەوە گەلێکی سپاس بۆتە شارڵ جەبور سەرۆکی ڕاگەهاندنەیە پارتیا هێزن لوبنانێ ji Beyrûtê tu mêvanê